ڕۆژی 6 حوزەیرانی ساڵی 2014 ژمارەیەک چەکداری ڕێکخراوی داعش لە خاکی سووریاوە دزیان کردە ناو خاکی عێراق و لە ماوەی 3 ڕۆژدا و بە دیاریکراوی لە 9 حوزەیران هێرشیان کردە سەر شاری مووسڵی باکووری عێراق و لە ماوەیەکی زۆر کورت دا شارەکەیان کۆنتڕۆڵ کرد. کۆنتڕۆڵکردنی مووسڵ لەلایەن داعشەوە دوای ئەوە هات کە هەزاران سەربازی سوپای عێراق بێ هیچ ڕوبەڕووبوونەوەیەک هەڵاتن و چەک و جبەخانەی گەورەی سەربازیان بۆ ڕێکخراوەکە جێهێشت. ئەمەش بووە هۆی بەهێزبوونی توانای سەربازی داعش و لێرەوە جوڵە سەربازیەکانی خۆی دەست پێ کرد و پێگەی خۆی لە عێراق و بەتایبەت لە شاری مووسڵ بەهێز کرد. فما بعد إزالة هذه الحدود ڕۆژی 29 حوزەیرانی ساڵی 2014 ئەبوو محەممەد عەدنانی وتەبێژی داعش لە تۆمەرێکی ڤیدۆییدا خەلافەتی بەناو ئیسلامی لە مووسڵ ڕاگەیان. هاوکات ئەبوو بەکر بەغدادیشی بە خەلیفە ناساند. لە 4 تەمووزی هەمان ساڵ ئەبوو بەکر بەغدادی بۆ یەکەم جار لە وتاری نوێژی هەینیدا لە مزگەوتی نور لە شاری مووسڵ دەرکەوت. دواتر داعش توانی دەست بەسەر تەواوی پارێزگەکانی نینەوە و ئەنبار و بەشێکی زۆری پارێزگەکانی سەلاحەدین و دیال و کەرکووکدا بگرن. ڕۆژی 3 ئابی ساڵی 2014 چاکدارانی داعش گەیشتنە ناوەندی قەزای شنگان 145 کیلۆمەتر ڕۆژاوای مووسڵ و لەلایەکی دیکەوە قەزای مەخمور 56 کیلۆمەتر باشووری ڕۆژاوای هەولێریان داگیر کرد و ئاراستەی هێرشەکەیان بەرەو هەولێر هێنا. دوای ئەوە حکوومەتی هەرێم پەنای بەردە بەر تورکیا و ئێران و هاوپەیمانان. تورکیا ئامادە نەبوو بە هیچ جۆرێک هاوکاری هەرێم بکات بۆ ڕێگری لە هاتنی داعش، بەڵام ئێران هاوکاری خێرای گەیاندە هەولێر و ئیدارەی ئەو کاتی ئەمریکاش بە سەرۆکایەتی باراک ئۆباما هاتە سەرخەت و هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش بە سەرۆکایەتی ئەمریکا و بە بەشداری 22 وڵات پێکهێنرا. ڕۆژی 13 حوزەیرانی ساڵی 2014 کاتێک مەترسیەکانی داعش بۆ سەر عێراق بوون بە جددی و خەریک و داعش بگاتە نزیک شاری بەغدا، عەلی سیستانی مەرجەعی باڵای شیعە لە عێراق بانگەوازی هەڵگرتنی چەکی کرد دژ بە داعش و دواتر بە یاسا بڕیار درا بە پێکێنانی دەستەی حەشتی شعبی. پاشان هێزە عێراقیەکان بە پاڵپشتی ئاسمانی هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش هێرشەکانیان دەست پێ کرد بە مەبەستی کۆنتڕۆڵکردنەوەی ئەو ناوچانی کە داعش دەستی بەسەردا گرتبوون. دوایین پێگەی ڕێکخراوەکە شاری مووسڵ بوو کە بە قەڵای داعش لە عێراق دانرا و ڕۆژی 7 تشرینی یەکەمی ساڵی 2016 ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی شارەکە لەلایەن سوپای عێراق و هێزەکانی پێشمەرگەوە بە پاڵپشتی هاوپەیمانان دەستی پێکرد. دوجار لە ڕۆژی 10 حوزەیرانی ساڵی 2017 دوای شەڕێکی سەخت و وێرانبوونی تەواوەتی شارەکە مووسڵ بە تەواوی کۆنتڕۆڵ کرایەوە. وێڕای ئەوەی حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی ئەو کاتی عێراق سەرکەوتنی بەسەر داعشدا ڕاگەیان، بەڵام پاژماوەکانی داعش و شانە نهێنەکانی ڕێکخراوەکە بەردەوام بوون لە هێرشەکانیان بۆ سەر خەڵکی و هێزە ئەمنیەکان بە تایبەت لە پارێزگەکانی کەرکووک و دیال و سەلاحەدین و زنجیرەچیەکانی حەمرین کە بە سێگۆشەی مەرەگ ناو دەبرێن. دوای کۆنتڕۆڵکردنەوەی تەواوی ئەو خاکەی عێراق کە لەلایەن داعشەوە داگیر کرابوو، ئەنجومەنی نوێنەرانی عێراق بڕیاریدا بە پێکێنانی لیژنەیەک بە مەبەستی لێکۆڵینەوە لە هۆکاری کەوتنی شاری مووسڵ و دیاریکردنی ئەو کەسانی لەو ڕووداوەدا کەم تەرخەم بوون. وێڕایکارەکانی لیژنەکە و کاری چەندین لیژنەی دیکە کە بۆ هەمان مەبەست پێکێنران، بەڵام تا ئێستا بە فەرمی هیچ هۆکارێک بۆ کەوتنی شارەکە لەسەر داعش دیاری نەکراوە. هەرچەندە داعش لە عێراق و سووریاش سەرجەم ناوچەکانی ژێر کۆنتڕۆڵی لێسەندراوەتەوە، بەڵام هێشتا مەترسیەکانی بۆ سەر هەردوو وڵات بەردەوامن و نەتوانراوە شانە نووسەکانی لەناو ببرێن. أبتغي فيه حياة من الروح بكفي نحو قصدي